یارێکی جامی کوردستان لە یاریای خۆی ینی هەڵابجە بە لەدانی یەکلاکەرەوە لە ینی شارە زووری بردەوە. یاری نێوان یانەی هەڵەبجە و شارە زوورە لە جامی کوردستان. هەردوویانە پێویستیان ببردنەوەیە بۆیە بە تەواوی هێز و فشارەکانیان یاری دەکەن. گێمی یەکەم هەردوویانە هێرشیان دەبردە سەر گۆڵ یەکتر، بەڵام هێرشەکان بێسوود کۆتایی داهات. یانی شارە زوور لە خولەکی 41 لەلایەن بەڕێز سەباح گۆڵی پێشکەوتنی تۆمار کرد، بەڵام هەڵەبجە نەیهێشت سەرکەوتنی شارە زوور زۆر بخایەنێت و پاش سێ خولەک و لە کۆتا خولەکەکانی گێمی یەکەم لەلایەن یاریزان شاکر مەحموود گۆڵی یەکسانیان کردەوە و بۆ ئەنجاماش گێمی یەکەم کۆتایی هات. گێمی دووەمی یاریەکە هەڵەبجە و شارە زوور زیاتر هەوڵی پێشکەوتنیان دەدا. بەشێکی هێرشەکان بۆ سەر تۆڕی یەکتر بێئەنجام بوون، بە یەکسانی و گۆڵێک بۆ هەردوولا یاریەکە کۆتایی هات و بە لێدان یەکلاکەرەوە 2-1 هەڵەبجە سەرکەوتنی بەدەستهێنا و بەبردنەوەی لە شارە زوور لە یاری داهاتووی جامەکە بەرامبەر یانی چەمچەماڵ یاری دەکات. بسم الله پێشێکی بەخێراتتانەکەم وەک لای هەمووتان معلوم ئەمڕۆ یەکەم یاریمانە جامی کوردستان بەرامبەر یانەی وەرشی شارە زوور ئەنجامدا و لە یاریگای خۆمانە وەک بینیتان یاریەکە تا ڕادەیەک وەرد و لا مامناوەند بۆ یاریکی باشمان ئەنجامدا و توانیمان هەرچەندێ بە گۆڵێک دواکەوتین توانیمان گۆڵەکە بێنینەوە بە لێدانی یەکلاکەرەوە یاریەکە مسۆگەرکەین بۆ خۆمان و ئینشاڵا بۆ یاری داهاتوومان بەرامبەر یانەی وەرشی چەمچەماڵ بە ئامادەکاریێکی باشتر و بە پێکاتێکی باشتر و بتوانین ڕۆبەڕووی یانەی وەرشی چەمچەماڵ بینەوە. بەناوی خۆی گەورە و میهرەبان، ئەوەی جێگەی ئاماژەیە ئەمڕۆ لە جامی کوردستان لەگەڵ یانەی وەرشی هەڵەبجە وەکو یانەی شارە زوور ئەمڕۆ لە بیدایەتی یاری و هەتا کۆتایی یاریەکە ئێمە هەوڵی زۆرماندا مستاقیەوە بین بە یاریەک لای بکەینەوە، بەڵام بەداخەوە نەماتوانین لە یاریەکە کەوتە لێدان یەکلاکەرەوەکان، بەڵام بەداخەوە سەرکەوتوو نەبووین. ئینشاڵڵا لە داهاتووە ئامادەکاریەکەین بۆ خولی کوردستان ئینشاڵڵا. تا ڕادێک کێشەی دارایی ئێستا کەمە، ناڵین نییە بەڵام کەمە وەکو ساڵانی کە نییە. ئێستا لێپرسینەوە هەیە لە نادی خەڵکیەکەی کە دەستگیرۆی نادیەکەمانەکە هیوادارین ئەم دەستگیرۆیە بەردەوام بێ. ئێمەش بەپێی توانای خۆمان هەوڵین کە ئیشەڵام تیپە وەردەور دەڕێخینەوە و ئەمە خولی کاسەر تەنها وەکو بەشداریکردنێک بەشداریمان کردوتە ئەوانەی کە بزانین ئاسی تیپەکەمان نەگات بەچی و ئینشاڵە لە دوای دەیسێشەوە خولی پلەدۆکان دەست پێکا و ئامادەکاریی باشی بۆکەین. بڕیارە ڕۆژی چوارشەمە یاریەکانی جامی کوردستان ئەنجام بدرێن و 32 یانە لە ئاستی نایاب و پلەیەک و پلە دوو بەشداری تێدا دەکەن. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.